کوڕەکەت ماچ ئەەکەی و بۆن ئەەکەی و لە باوەشی ئەەکەی کچەکەشت پڕ بە چاوەکانی سەیرت ئەکە لای لێ ناکەیتەوە ماچی ناکەی لە باوەشی ناکەی چووکە کچە هەی زاڵم هەی ستەمکار بۆ نەفس نییە ئینسان نییە. زۆرێک لە کچەکان گلەی زۆریان لە باوکەکانی خۆیانە. ئەڵێ براکانمان باوکمان ئەوەی بۆی بکرێ لە تااقەتیدا بێ بۆیان ئەکە بەڵام ئێمەی فەرامۆش خستووە. و لە بینی منداڵەکانی شادات پەروەر بن. لە حەدیثێکی متفق عليه پێشەوەیان بوخاری و مسلم و ئیمام ئەحمەد لە نوعمانی کوڕی بەشیرەوە بۆمان ئێهێنن ئەوە لەفزی ئیمامی ئەحمەدە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم 3 جار دووبارەی کاتەوە باوکەکان ئاگدار بن پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم اعدلوا بين أولادكم أفرمي باوكەکان داد پەروەر بن لە نێوان مناڵەکانتانە باوکەکان داد پەروەر بن لە نێوان مناڵەکانتانە باوکەکان داد پەروەر و عەدالەت کار بن لە نێوان ڕۆڵەکانتانە. کوڕەکەت ماچ ئەەکەی و بۆنی ئەەکەی و لە باوەشی ئەەکەی کچەکەشت پڕ بە چاوەکانی سەیرت ئەکە لای لێ ناکەیتەوە ماچی ناکەی لە باوەشی ناکەی چووکە کچە هەی زاڵم هەی ستەمکار بۆ نەفس نییە ئینسان نییە. زۆرێک لە کچەکان گلەی زۆریان لە باوکەکانی خۆیانە. ئەڵێ براکانمان باوکمان ئەوەی بۆی بکرێ لە تااقەتیدا بێ بۆیان ئەکە بەڵام ئێمەی فەرامۆش خستووە. کچت خەریکە قەیرا بێ بۆ کوڕانە ژنت هێناوە بەڵام ناگەڕێی پرسیار ناکەی کوڕێکی چاک و دیندار بۆ ئەو کچەی خۆت بدۆزیەوە بچێتە سەرپەی خۆی و سەرحاڵ و سەرماڵی خۆیەوە حەقت بە کوڕەکان داوە حەقی کچەکەت نادەی. برایەکان کورە زۆرێک ئەناسم وەڵڵەح پیاوی وا هەیە 5 فەرزە لە مزگەوتە. ئێستا ئێمە بیبینین تفلە خۆمان ئەەکەین ئەڵێن ئەوەندە پیاوێکی دیندارە ئێمە هەر زۆر خراپەکارین. میراتی باوکیان بۆ بەجێ ماوە دەستی بەسەر داگرتووە دەڵێ خوشکەکانم هەردوو چاویان بێتە دەرمیراتیان پێ نادەم. ئەوە زوڵمەستەمە. زۆرێک لە براکان بە حەق و بە نەعەدالەت میرات دابەش ئەکەن میراتی باوکیان. خۆ خێر بە خوشکەکانت ناکەی خۆ پارەی تۆ نییە ئەوە حەقی ئەڵڵایە ئەڵڵا دەبێ پێی بدەی. اینجا زۆرێک لە خوشکە داماوەکانیش دەڵێن چی وەڵا ئێمە دڵمان نایە میرات لە براکانمان وەرگرین ئێمە چۆن میراتیان لێ وەرەگرین وەڵا با بۆ برام بێ هەی داماو هەی نەزان تو بۆ ئەوەندە داماوی ئاخر خۆوە حەقی خوایە حەقی براکەت نییە براکەت سنەتی پێیەتی. ئێ خوشکم ئەتۆ بە براکەت ئەدەی ئەڵێ چۆن دڵم دێت وەرگرم برازاکەت بەو میراتەی تۆ وەنەوشە و لەگزیز و سیارە ئاخیر مۆدی لێ خوڕێ کوڕەکەی تۆش ڕۆژەکرێکاری بەدەست ناکەوێ فلسێکی لە جیرفانانیە باشە ئەتۆ بیدێ کوڕەکەی خۆت باشترە یاخود بیدێ برازاکەی خۆتەوە حەقی ڕەب العالەمینە وەری بگرە بیدەرە ئەو کوڕە و ئەو ئەولادەی خۆت زۆر چاکتر و باشترە لەسەر پێی خۆی بوەستێ.